هەکو سەلاتی لە پاش ئەوە بانگدان ئەبی مامۆستا ئاها سەڵاواتدان لە پاش بانگ بەرێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەر کەسێک گوێی لێ بوو بانگدەر بانگی دەدا باوەکو ئەو بڵێت إلا لحي على الصلاة وحي على الفلاح كي بلا لا حول ولا قوة إلا بالله دعاء أجينا وكو بيلته دعاء والصلوات لسر پیغمبر اللي بدأ عليه الصلاة والسلام خوي إن جاء دعاء بك دعاء قبوله أما بلا أو كسي خودي بانك در كبانك ددا لدواي بانك هرب ميكروفونك صلوات جلي بدأ دلين نشتيوا لدين دانية چونك خو إما يكم كسان يقنين بانك دين لسر دين پیغمبر إخوة عليه الصلاة والسلام بانك تشريع كراو دان داوا هر بانگ دەرێک جا بیلال بێ یا غەیری بیلال بێ کە بانگی داوە تەواو بانگەکەی داوە کۆتایی پێهێناوە لە دوای بانگ وەکو بانگ بە دەنجی بەرز نەیدەوت اللهم صل وسلم على محمد لەبەردەم پێغەمبەر بوو عليه الصلاة والسلام کە ئەوە خێرتر بووایە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیفەرمووە ئەگەر بانگەکە تەواو کرد ئەوجا هەر بە دەنجی بەرز ئەی بیلال هەر لە شوێنی خۆت بڵێ اللهم صل وسلم على محمد ئەوەی نەفەرمووە. بەڵێ براکەم بەڵام هەندێک کەس دێت چاواشەکاری دەکات مزایدەی دین لەگەڵ ئێمە دەکا لەسەر دینەکە دەڵێت ئەمانە باوەڕیان بە سەڵەوات نییە. طبعا ئەمە یعنی درۆیەکی شاخدارە ڕوون و ئاشکرایە کە درۆیە دەڵێن شەو ڕۆژ سەڵەوات لەسەر پێغەمبەر دەی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پەڕی تەواویە ئەو پەڕی خێرە بەردەوام سەڵەواتدا بەڵام چۆن سەڵەواتەکە دەدەی بەو شێوازەیە کە پێغەمبەر فێری کردوین عەلەیهی سەڵات وەسەلام. ئەگەر ئەو پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کاتێک کە بیلالی فێری بانگدان کرد وەرە بەم شێوازە بانگدا ئەگەر پێیوت بێت دوای بانگەکە هەر لە شوێنی خۆت و بە دەنگە بەرزەکەی خۆت سەڵەواتیش بدا چۆن خەڵک گوێی لە بانگەکەتە با گوێی لە سەڵەواتەکەشت بێ ئێمەش دەیکەین. ئەگەر ئەوەی نەکردووە نایکەین خۆمان هەر کەسە خۆی سەڵەوات لەسەر پێغەمبەر بدا عەلەیهی سەڵات وسەلام براکەی من. بەڵێ